گۆڕان چییە؟ گۆڕان سوورانەوەیەکە لە ژیانی کەسێکدا. سوورانەوەی تەواوی کەسێکە لە گوناهەکانی و ڕۆیشتنە بەرەو ئیسای مەسیح بۆ ڕزگاربوون. لە بتپەرستیەوە بۆ خوداپەرستی، لە بێتاوانکردنی خودەوە بۆ بێتاوانکردنی مەسیح، لە فەرمانڕەواییکردنی خودەوە بۆ فەرمانڕەواییکردنی خوددا. گۆڕان کاتێک ڕوودەدات کە خوددا ئەو کەسانە بەخەبەر دەهێنێتەوە کە بە ڕۆح مردوون، وایان لێ دەکات تۆبە بکەن لە گوناهەکانیان و باوەڕ بە مەسیح بهێنن. لە مەرقۆس بەشی 1 ئایەتی 15 ئیسای مەسیح دەفەرمووێت کاتەکە هاتووەتە دی و پاشایەتی خوددا نزیک بووەتەوە تۆبە بکەن باوەڕ بە مزگەینیە بهێنن. کاتێک ئیسا بانگمان دەکات بۆ تۆبەکردن و باوەڕهێنان، واتە ئەو بانگمان دەکات بۆ گۆڕان. ئەمە گۆڕانێکی ڕیشەییە کە ئێمە باوەڕمان پێیەتی و دەیکەین. لە لوقا بەشی 9 ئایەتی 23 ئیسای مەسیح دەفەرموێ ئەگەر کەسێک دەیەوێت ببێتە قوتابی من، با نەکۆڵی لە خۆی بکات و ڕۆژانە خاچەکەی هەڵبگرێت و دوام بکەوێت. کاتێک ئیسا بانگمان دەکات کە خاچەکەمان هەڵبگرین و شوێنی بکەوین، واتە بانگمان دەکات بۆ گۆڕان. بۆ ئەوەی ئێمە تۆبە بکەین پێویستە خوددا ژیانێکی نوێ، دڵێکی نوێ، باوەڕێکی نوێمان پێ ببەخشێت. لە پەیمانی کۆندا خوددا بەڕێنی پێداین و فەرمووی پەیمانی ئاشتیتان لەگەڵ دەبەستم کە بۆیان دەبێتە پەیمانێکی هەتاهەتایی. جێگیریان دەکەم و ژمارەیان زۆر دەکەم، بۆ هەتاهەتایە پیرۆزگای خۆم لە ناو ڕاستیاندا دەدەم. نشینگەکەم لە ناویان دەبێت، من دەبم بە خودای ئەوان و ئەوانش دەبن بە گەلی من. ئەم دڵە نوێیە پێویستە بۆ ڕزگاربوون و دەبەخشێت لەلایەن خودداوە. ئەفەسۆس بەشی 2 ئایەتی 1 و 4 هەتاکو 5 پێمان دەڵێت کە ژیانی نوێ دەبەخشێت لەلایەن خودداوە. ئەو ئایەتانە دەڵێن ئێوەش بەهۆی خراپە و گوناهەکانتانەوە مردوو بوون، بەڵام خوددا کە دۆڵەمەندە لە بەزەئی لەبەر ئەو خۆشەویستیە مەزەنەی بۆ ئێمەی دەربڕیوە، ئێمە کە بەهۆی گوناهەکان مردبووین لەگەڵ مەسیح زیندووی کردینەوە، بە نیعمەت ڕزگارتان بووە. گۆڕان بریتی نییە لە تەنها ڕووداوێک بەبێ جێبەجێکردنی لە ژیانماندا. گۆڕان لە یەک سادا ڕوو دەدات، بەڵام ئەوە ساتێکە بۆ گۆڕانی ڕیشەیی. لە پاش ئەوەوە ژیان پێویستە جیاواز دەربکەوێت و جەنگێکی نوێ دەست پێ بکات. گەشتێک بەبێ جێی مەبەست. دەکرێت ماوەی پێش گۆڕان بۆ هەندێک کەس پرۆسەیەکی دوور و درێژ بێت، بەڵام هەمیشە گۆڕان سەرەتایەکی هەیە کاتێک کەسێک بڕیار بدات تا تۆبە بکات لە گوناه و متمانە بکات بە مەسیح. ئەم بڕیاردانە ئەنجامی پێدانی ژیانێکی نوێیە بە گوناهبارێکی ڕۆح مردوو لەلایەن خودداوە. ئارزومەندانە لە کردار بەشی 17 ئایەتی 30 هاتووە کە خوددا فەرمان دەدات بە هەموو کەسێک لە هەموو شوێنێک کە تۆبە بکەن. گۆڕان بە زۆر ناکرێت، بەڵام بە دڵنیاییەوە پێویستە بۆ ڕزگاربوون. گفتوگو لە کاتێکدا مەسیحەکان پێویستە بە بێفیزیەوە مزگینیەکە بگەێنن، ئامانجی ئێمە تەنها ئاڵۆگۆڕی زانیاری خۆش نییە. ئێمە پێویستە هەمووان بانگ بکەین بۆ تۆبەکردن لە گوناهەکانیان و متمانەکردن بە مەسیح بۆ ڕزگاربوون. وتنی پارانەوەیەکی داڕژراو. بە دڵنیاییەوە گۆڕان نوێژکردن لە خۆ دەگرێت، بەڵام پێویستە ئاگادار بین خەڵک فریو نەدەین بەوەی کە متمانەی خۆیان بخەنە سەر چەند وشە و ڕستەیەکی تایبەت بۆ ڕزگاربوون.